کە باس لە بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق دەکەین. دیارە لە ساڵانی ڕابردوو و بە تایبەتریش لە ساڵی 2023 تایبەت بە یاسای نەوت و خاست دادگای فیدراڵی بڕیاری دەکردەوە لەم دواییانشتا نەناردنی بودجە بۆ هەرێم یەکێکی دیکەیە لەو کێشە و گیرروگرفتانی کە تا ئێستش قسەی لەسەر دەکرێت واروها کاردانەوەی هەم ناوخۆی هەم عێراقی و هەم ئیقلیمی و جیهانی بەدوا خۆی داهێناوە. بازەوە دەکەین ئەم بڕیارانەی دادگای فیدراڵی دەستوریە یاساییە یاخود جۆرێکە لە بڕیاری سیاسی بۆ بێبەشکردنی کورد لە مافەکانی و هەندێک هەنگاو سەربەخۆی کورد. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز ڕێبوار محەممەد ساڵح پسپۆڕی یاسایی و مامۆستای زانکۆ لە کەلارەوە لەگەڵمان دەبێت. کاک ڕێبوار سڵاوت دەبێت. سەرتا دەمەوێت بپرسم ئەو بڕیارانەی تایبەت بە هەرێمی کوردستان لەلایەن دادگای فیدراڵیەوە دەدرێت دەکرێت بڵێت یاسایی و دەستوریە یاخود بەشێکی زۆر لەم بڕیارانە باگراوندێکی سیاسی لە پشتە؟ باینتان باش. سپاس. بێگومان بڕیارەکانی دادگای فیدراڵی لە ماوەی ڕابردووە توانم بڵێم لە یەک ساڵی ڕابردوو تا ئێستا زۆرینەی بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەوەندەی کە پەیوەندی بە کوردستانەوە بۆ لە زیانی کورد و کیانی هەرێمی کوردستان کۆتایی پێهاتویان دەرەنجامەکەی دەرچووە. بەڵام ئێمە قساکەین لەسەرەوەی تا چەند ئەم بڕیارانە لە ڕووی سەحەتەوە لە ڕووی تەقیمی دەستوریەوە دروستن یانە، بەڵام ئەم قسەیە بەڕاستی پێشوی باسیەوە بکەم ئەوە بڵێم کە بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی بمانێ و نەمانەوێت دەستوری بن و دەستوری نەبن، بڕیاری کۆتایین بڕیاری باتن، بڕیارێکن ملزەمن بۆ هەموو دەسەڵاتە گشتەکان لە عێراقا. بۆی ئەمە چەند قسە لەسەر دەستوری بوون یا دەستوری نەبوونی بکەن ڕەنگە قیمەتێکی ئەوتوی قانونی نەبێ. بەڵام بێگومان محکەمەی ئیتیحادیش بەدەر نییە لەو کاریگەری و کارتێکەرە سیاسیانی کە لە عێراقا هەن، بەدەر نییە لەو تەعەسوبە قەومیەتی کە لە عێراقا وجودی هەیە، ئەوانش بەشێکن لەم عێراق مواسسەیەکن لە چوارچێوەی دەسەڵاتی دادوەریە، کاریگەری ئەوانە بێگومان لەسەرە بێ. بەڵام پێشەوە ینی پێشوە ڕەخنە لە محکەمەی ئیتیحادی بگرینە بێ ڕەخنەکە تەوجی خۆمان بکەین وەکو کورد چیمان کردو بۆ ئەوەی کەیسەکانمان لە محکەمەی ئیتیحادی نەدۆڕێنین و براوەبی لە کەیسەکان. ئایا ئەوە نقطەی زۆعفی خۆمان نییە وەکو هەرێمی کوردستان کە کەیسەکان دەدۆڕێنین و قرارەکان لە زیانی ئێمە کۆتایی پێدێ بەنسبەت بڕیاری کۆتاییەوە کۆمەڵک بڕیاری دەرکردو ڕەنگە دەرفەت نەبێ قسەی لەسەر بکەین، بەڵام بڕیاری کۆتایی محکەمەی ئیتیحادی کە تایبەت بوو بە ڕاگرتن یان با بڵێن ئیلغاکردنەوەی ئەو بڕیارانەی حکوومەتی پێشوو کە تایبەت بوو بە ناردنی سولفەیەک بۆ هەرێمی کوردستان. تەمان ئەو سولفەیە ئەو کاتەش وتمان بەشێک نەبوو لە یاسای بوجەوە نای بوجە لێ ناندرێ، تەنها سولفەیەک بوو بە ئیتفاقی سیاسی دانرا بوو بەدەر لە یاسای بوجە. بەڵێ ئەمە ڕەنگە باشە یا خراپە ئەوە بۆ ئەو کاتە ڕەنگە گونجاو بوو بێ کۆمەڵێک سولفە هاتی بێەوە لە ڕووی اقتصادی و هەرێمی کوردستان پێویستی پێی بوو بێ. بەڵام کاگڕێ بوار بڕیارێکی ئەنجومەنی کاگڕێ بوار باز دەوە دەکەیت کە ڕەنگە لە یاخود لە هۆکاری بوونی ئەم کێشانە ئەم بڕیارانەی کە لەم ماوەی داهاتوو واروەها ڕابردووشدا تایبەت بە چارەنووس یاخود ئەو بابەتانی کە تایبەت بە هەرێمی کوردستانە و لە دادگای فیدراڵی بڕیاری لەسەر دەدرێت، بازەوە دەکەیت لە ڕووی دەستوریەکەوە کۆتا بڕیارە و مای تانە لێدان نییە یاخود بەو جۆرە. بەڵام لەگەڵ ئەوەشدا پێشلکاریانی کە بەرامبەر بە کورد دەکرێت پەیوەندی بە کورد خۆیەوە هەیە، ڕەنگە هۆکارەکەی ئەوە بێت کە نەیتوانی بێت بەرگریکارێکی سەرەکی بێت لە مافەکانی خۆی یاخود بە جۆرێک لە جۆرەکانی تر نەیتوانی بێت ئەو یەکڕیزیە هەبێت بۆ برنەوەی ئەو داوایانی کە لە دادگای فیدراڵی هەیە تاکو لە دژی خۆی بەکارنێتەوە. کەواتە بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر بێت و ئەم بڕیارانەی دادگای فیدراڵی لە پشتیەوە هۆکاری سیاسی هەبێت، لەم نێوەندەدا ئەگەر کورد بتوانێت یەکڕیز بێ بە یەکدەنگ یاخود داکۆکیکاری سەرەکی بێ لە مافەکانی چی لە هاوکێشەکە دەگۆڕێت؟ جارێکی دیکە ئەمە نابێتەوە دژایەتی هەندێک لایەنی سیاسی عێراقی و هەندێک لایەنی با بڵێن سیاسی کورد یاخود بە جۆرێک لە جۆرەکان دادگای فیدراڵی دەبێت خۆی سەروەر بێت بەبێ ئەو باگراوندە سیاسی کە لە پشتی کار دەکات بۆ بڕیاردان لە هەر بابەتێک کە دەیدات خۆی یەکلاکەرەوە بێت؟ بەڵێ
بێگومان ئێمە کە دەڵێن محکەمەی اتحادی بەدەر نییە لەو کارتێکەر و پانەڵە سیاسیانە ئەمە معنای ئەوە نییە کە بڕیارەکانی محکەمەی اتحادی سیاسی نەخێر من پێش ئەو قسەی وتم ئێمە خۆمان هۆکار بووین یەکێک لە هۆکارەکانەوەی کە خۆمان هۆکار بووینە ئێمە دەڵێن محکەمەی اتحادی یان با بڵێن لایەنە کوردیەکان حکوومەتی هەرێم ئیقلیمی کوردستان دەڵێن محکەمەی اتحادی شەرعەتێکی دەستوری نییە و بڕیارەکانی ئەمە احترامی ناگینە ئەترافی پێ ناکەین ئەم قسەیە بەشێک ڕاستی تایە بەڵام لە هەمان کاتا جۆرێک لە نیفاقی سیاسیشی تایە بەنسبەت ئێمەوە ئێمە ئەمە ڕاستە ئەم قسەیە لە ڕووی ئەساسی دەستوری و محکەمەی اتحادی بە پێی یاسای ژمارە 30 ساڵی 2005 تەسیس بووە کە ئەو یاسایە مەبنیە لەسەر مادەی 44 لە قانونی ئیدارەی دەولەت بۆ مەرحەلەی انتقالی دوجار لە ساڵی 2020 تعدیل کرا ئێمە وەکو کورد ئەو کات نەمانوت دەبێ محکەمەیەک دابنرێت کە بە پێی مادەی 92 دەستور محکەمەیەکی دەستوری تەواو بێ و ئەساسی دەستوریەکەی دەستوری 2005 بێ دەنگمان بە یاساکە داوە دەنگمان بە تعدیلەکە داوە ئێستش نوێنەری کورد لە محکەمەی اتحادی وجودی هەیە و ئەو قسەیە کە دەوتریە محکەمەی اتحادی شەرعەتی نییە شەفاعەتێک بۆ کورد ناکات بەڵێ ئەوە ئەساسەکەیەتی لە ڕووی دەستوری دروستە بەڵام شەفاعەت ناکات چونکە ئێمە خۆمان هەر کاتێ ئەم بڕیارە لە ساڵحی هەرێمی کوردستان دەربچێ ئەمە دەڵێن بڕیارێکی دەستوری و هەر کاتێک زەرمەند بین لێ دەڵێن بڕیارێکی نادەستوری خاڵێکی تر بەڕێزان ئەوەیە ئێمە هەمیشە پشتمان بە ئیتفاقاتی سیاسی بەستووە بەدەر لەوەی کە بمانە ئەنی ئەم ئیتفاقە سیاسی لە قاڵبێکی یاسایە جێگیر بکەین و هەندێک جار لە قاڵبێکی یاساییش ئیتفاقەت جێگیر کراوە بەڵام ئیخلالی ئەو ئیتفاقیە دەکەین ینی بۆ نمونە ناردنی ئەم 200 ملیاری کە بڕدرا بە ئیتفاقێکی سیاسی نێوان حکوومەتی ناوەند و ئەقلیم بوو بۆچی محکەمەی اتحادی ئیلغای کردەوە لەبەرەوەی مخالفی یاسای بودجەی عێراقی واتە ئەگەر ئێمە یەکێک لە هەڵەکانمان ئەوەیە کە پێشبینی ناکەین کە ئیتفاقەتە سیاسیەکان بە قراری قەزایی ڕێگەی لێ بگیرێ چونکە ئیتفاقی سیاسی ئەوەندە قیمەتی هەیە ئەوەندە بەهای هەیە کە دەرچەیەک بێ بۆ ڕێکەوتنێکی یاسایی بۆی لە چوارچووی یاسا بەرکارەکانە ئەم مەساڵحەی بە ڕێکەوتنێکی سیاسی لەسەر ڕێکەوتون بخێتە قاڵبێکی یاساییەوە بەڵام ئەومان نەکردو لە ڕاستیە لە هەمان کاتە سەرپێچی یاسای بودجەمان کردووە کاتێک کە داوای 200 ملیار یان 400 ملیار دەکەین دەبێت لە بەرامبەردا ئێمە ئەرک و التزاماتی خۆمان جێبەجێ بکەین و دەبێت بیرمان نەچ لە ڕاستی ئەمە دەبێت ڕازگۆ بین لەگەڵ میلەتی خۆمان لەگەڵ دەسەڵاتی خۆمان ئێمە ئەقلیمێکی لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدراڵیە ئێمە دەوڵەتێکی سەربەخۆ نین من ئەنی قەنەعاتی من وایە سەرنجی من وایە کە زۆربەی مفاوەزاتەکان یان لیژنەکان وەفدەکانمە کە دەچن بۆ بەغدا بۆچی فەشە لەهێنن ئەیانەیە وەکو بە شێوەیەکی یەکسان لەگەڵ حکوومەتی ناوەندا تەعامل بکەن یان مفاوەزات بکەن و بە نەتیجە دەرەنجامەکەی ڕێک نەکەوتن یان دۆڕان دەبێت وەکارەکەی ئەوەی ئەمە دەبێت بزانین ئەو ئوسلوبەی کە ئیشی لەسەر دەکەین ئەوەیە کە ینی ئوسلوبی دروست ئەوەیە ئێمە ئەقلیمێکی لە چوارچێوەی حکوومەتی فیدرال لە چوارچێوەی دەوڵەتی عێراقیە و دەبێ هەڵ بدەین ئەو داواکارانی هەمان داواکاری دەستوری بن نەک بە ئەتفاقی سیاسی بگومان هەر حکوومەتێک یا هەر لایەنێکی سیاسی کە دەیەوێت حکوومەت پێک بێن یا دەیە حکوومەتەکەی بەهێز بێ و کورد پشتگیری بکات دێتە ناو ئەتفاقێکی سیاسی و بەڵێندا یان چەند گوژمەیەک دەنێرێ بەڵام دەبێ ئەومان بیر نەچێت ئیتفاقە سیاسیەکان تاسەر نابن ئەگەر پشتگیری یاسایی و دەستوری نەبێت بەڵێ کاگرێ بوار کەواتە لەم بارودۆخەی ئێستاە بە تایبەتی کە کاریگەری لەسەر قوتی هاوڵاتیان دەبێت پێویستە ڕێکارە یاساییەکان چۆن بێت تاکو کورد بتوانێت پشکی خۆی وەربگرێ بەڵێ طبعا ئێمە یەکێک لەو ئیشکالیاتانەی کە هەیە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند پرسی ئیدارەدانی مەلەفی نەوت و حەقلە نەوتیەکانە لە ساڵی ڕابردووشا بینیمان محکەمەی اتحادی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستانی ئیلغا کردەوە بەڵام پەرلەمانی کوردستان دێت تعدیلی دەکات ئەمە دەبێ واز نە مسلوبە بینە ڕاستیە کە ئەم یاسای ئیلغا کراوەتەوە چەند قسەمان هەیە لەسەر ئەوەی محکەمەی اتحادی صلاحەتی ئیلغای هەیە یان نە ئەو پرسێکی ترە بەڵام مانێ و نەمانێ بڕیارێکی باتی دەرکردو بە هەرێمی کوردستان دەبێت پابند پێوەی ئێمە لەبەری ئەوەی بین یاسای نەوت و غازی هەرێم تعدیل بکەین کە کۆمپانیا دەوڵەتەکان ئێستا پشتی پێ نابەستن لە ڕاستیە بینیمان چەندین کۆمپانیا سەحبی کرد لە هەرێم و گرێبەستەکانی تا ڕادیە تعلیق کرد لەبەری ئەم ئوسلوبە دەبێت ئوسلوبی دروست ئەوەیە کە هەڵ بدەین یاسای نەوت و گاز کە مەشروعەکەی لە پەرلەمانی عێراقیە و لە کارنامەی حکوومەتەکەی سوودانی شەهاتۆ کە دەبێت لە ماوەی ساڵێکدا دەربچێنرێ دەبێت هەموو قووەتێکی سیاسی و یاساییمان بۆ دەرچوانندنی ئەو یاسایە بێ و بە ئەسلوبێک بێت کە ئەو جۆرە سیادەی کە هەرێمی کوردستان هەیەی بۆ فرۆشتنی نەوت حکوومەتی عێراقی قەنەعات پێ بکرێ و بە شێوەیەک کە ئیدارەی مەلەفی نەوتی بدرێ
بە شێوەیە کە ئیداری مەلەفی نەوت لە هەرێمی کوردستان تەنظیم بکرێت لە یاسای نەوت و غازی عێراقی کە گونجاو بێ لەگەڵ مادەی 112 دەستور بۆ ئەوی دواتر لە محکەمەی اتحادی لغا نەکرێتەوە و دەبێت لەو یاسای ئەمە ڕێککەوێت لەسەر ئوسلوبی ئیدارەدانی مەلەفی نەوتی دواتر لە یاسای بودجەی نوێ دەبێت زمانی گەرنتی حیسەی ئەقلیم لە بودجەی گشتی عێراقی بکەین و لە مقابلدا دەبێت ئەو پابندیە ئەو ئەرکە دارایانەی کە دەکەوێتە ئەستۆی حکوومەتی هەرێم وەکو خۆی وە لە تەوقیتی خۆیان جێبەجێ بکا بۆ ئەوەی هیچ پاساگ نەدا بەدەستەوە جارێکی تر لەلایەنێکی دیاریکراوی باڵێن لە هەر لایەنێکی سیاسی عێراقیەوە تایبەتی پەرلەمانتارە سربەخۆکان کە تانیان لەو بڕێرانەی پێشودا جارێکی تر مەترسی هەڵوەشانەوەی ناردنی گژمە پارە لە بەغاوە دروست نەبێت. باشە کاگرێ بوار دیارە بە پێی دەستور لە هەندێک بەرگە و مادەدا بۆ هەرێمی کوردستان ڕێگە پێدراوە مامەڵە بە فرۆشتنی نەوت و غازەوە بکات بەڵام لێرەدا کێشەی بۆ دروست دەکرێت ئەگەر بێت و جارێکی تر لە دروستکردنی ئەم کێشەیە لە بڕیارەکانی دادگای فیدراڵی تاکو و یاسایەکی نوێ دەردەچێت کار بە بڕیارەکانی دادگای فیدراڵی بکات ئەمە کاریگەری نابێت لەسەرەوەی کە عێراق و دادگای فیدراڵی دوای ئەوەی هەرێمی کوردستان ملکەج بوون بە بڕیارەکانەوە جارێکی دیکە بە جۆرێک لە جۆرەکان پێداگیری بکەن دوای ئەمەش یاسایەک ئەگەر دەربچێت دیسان لە سوودی کورد نەبێت؟ ئێمە بمانێ و نەمانێ لە ڕاستیا پێمان خۆش بۆ پێمان خۆش نەبێت یاسای نەوتوگاز هەرێمی کوردستان ئێستا تەعتیلە و کۆمپانیا نێودەوڵەتیەکان کە ئێمە تەعاملیان لەگەڵەکەن نۆتمان بۆ فرۆشن پشتی پێ نابەستن حجەیەکی قانون نییە بەدەستەوە بۆی لە بەرامبەر محاکمە تەحکیمە نێودەوڵەتیەکانە دەفعی پێ بکەن بۆیە تاکە چارەسەری ئێمە ئەوەیە کە بگەڕینەوە و خاڵی یەکەم بۆ ئەوی بەهێز بین و بتوانین قووەتی کورد لە ئیدارەدانی مەلەفی نەوتیە لانی کەم تەواو لە قاڵب نەدرێ ئەوەیە کە لایەنە کوردیەکان بە یەک مووقفی سیاسیەوە لە بەغدا مامەڵە بکەن بە یەک ڕۆحێت و بە یەک تیم و بە یەک ئوسلوبی دیاریکراو ڕێکەون کە چۆن ئێمە ئەمانەوەی مەلەفی نەوتی ئیدارە بدرێت لە هەرێمی کوردستان وەکوتم ئەو یاسایش کە یاسای نەوتوگازی حکوومەتی فیدراڵەوە دەبێت دەرچێت لە ماوەی ساڵێکدا دەبێت مطابقی دەستور بێت وەگەر ئەو یاسایە لایەنە عێراقیەکان بیانەوێت زیاتر یاخود ئەو مافانەی هەرێمی کوردستان کە بۆ ئیدارەدانی حەقی نەوتی لە دەستورە هاتووە لە مادەی 112 دەستورە بیانەوێت ئەوە لێ بسێنەوە ئەو کات ئێمە دەتوانین تەعەن بدەین لەو یاسایە بۆ محکەمەی اتحادی و بە عەدەم دەستوریەت ئیلغای بکەینەوە و ئەمە ئێکی لە دەرچەکان بەڵام ئەو خاڵش باس بکەین ئێمە کۆمەڵێک مافیترمان هەبوو تا ئێستا لە محکەمەی اتحادی تانەمان لێ نەداوە یاخود سکاڵامان تۆمار نەکردووە کاتێک سکاڵات تۆمار دەکرێت ئەو کات دەچنە محکەمەی اتحادی ئەو کات قسە دەکەین لەسەر ئایا بڕیارەکانی محکەمەی اتحادی یاسایی یا یاسایی نییە کەواتە قسەی نەتیجە قسەکەم ئەوەیە کە دەبێت ئێمە وەکو مووقفێکی سیاسی موحد کار بکەین لەسەر دەرچواندنی یاسای نەوتوغاز و هەڵ بدەین یاسای نەوتوغاز مطابقی مادەی 112 دەستور بێ مادەی 112 ئەو دەسەڵاتانی کە داوێتی بە کوردستان بۆ مامەڵەکردنی نەوت ئەو کە دەبێت ئیدارەدانی حەق لە نەوتیەکان مشترک بێ لە نێوان هەردوو حکومەت بەڵام دەبێت بیرمان نەچێ هەر جۆرە مامەڵەیەک بە حەقی نەوتیە بە گرێبەستی نەوتی گرێبەستێکی نێودەوڵەتیە بەبێ تەفویزی بەغدا بەبێ گەڕانەوە بەغدا بەبێ موافقەی بەغدا دووچاری ئەو کێشانەمان دەکات کە ئێستا دووچاری بن ڕاستیە دەبێت چیتر ئێمە بەڕاستی مجازفە نەکەین بەمەوە دەبێت ئەو سکاڵایش کە حکوومەتی عێراقی لەسەر تورکیا تۆمارێکی لە محکەمەی تەحکیمی پاریس هەر ڕەتی بەم پرسەوەیە و محکەمەی دەوڵەتی تورکیا ئیلزام کردو کە نابێت بەبێ گەڕانەوە بۆ بەغدا ڕێگە بدا بە هەناردەکردنی نەوت بیرمانەچە ئیتفاقیەکی اقتصادی لە نێوان عێراق و تورکیا هەیە بۆ ئەوەی کە یەکێک لە بەندەکانی ئەو اتفاقی ساڵی 73 دەرچوو کۆمەڵی هەمواری تیان کراوە ئەوەیە کە هەر جۆرە هەناردەکردنێکی نەوت لە ڕێگەی بۆرەکانەوە بەناوخاکی تورکیا دەبێت بە موافقە و بە تەفویض و بە ڕەزامەندی حکوومەتی عێراقی بە لەسەر ئەو بنەمایە لە ساڵی 2014 کە ئێمە نەوت دەفرۆشین و تەفویزی بەغداماوە نەکردەوە حکوومەتی تورکیاش حسابی بۆ مووقفی عێراق نەکردووە حکوومەتی عێراقی لە ڕێگەی وەزارەتی نەوتەوە سکاڵای تۆمار کردووە لە محکەمەی تەحکیمی پاریس کە هەیەیەکی تەحکیمیە تابعی غورفەی تجاری دەولیە و هەردوو دەوڵەت لە کاتی ئەو ئیتفاقی کردووانە ڕەزامەند بوون کە کێشەکانیان لەو محکەمەیەک لای بکرێتەوە ئەو محکەمەی بەڕێزان هەڵەت تێگەیشتنێکی لەوەی بڕیارەکانی ئیلزامی یان بڕیارەکانی بێگومان ئیلزامیە چونکە هەردوو دەوڵەت کاتێک کە ئیتفاقیەک دەکەن ڕێک دەکەون لەسەر ئوسلوبی حەسمی منازعاتەکانیان کێشەکانیان چۆن چارەسەر بکەن
عێراق و تورکیا ڕێککەوتوونە ساڵی 1970ەوە بەو تعدیلاتانی کە لەو اتفاقیە هاتووە کە ئەو منازعاتانەی دروستە بێت لە سەهنادەکرینەوت لە محکەمەی تحکیمی پاریس یەکلایە بکرێتەوە بڕیارەکانی پابندکردن و ئەوەندە ملیارد دلار و باز دەکرێت 26 ملیار یاخود داوای 32 ملیار کراوە پێشتر حکوومەتی ملزەمە ئەو پارەی ئەدا بکە یان دەفع بکە بۆ حکوومەتی عێراقی بۆیە ئەمەش جارێکتر مەترسیە لەوەی ئایا حکوومەتی تورکیا جارێکتر سەرکێشی دەکا بەبێت تەفویزی بەغدان ڕێگە بە هەناردەکەینەوەدا یاخودنا ئەو پرسیەکە بۆ ڕۆژانی ئایندە ڕەنگە یان لە ماوەی داهاتووە بتوانیتکردنەوەکانت بەڵام بەڵێ کاگڕێ بوار زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانی دەستەکانت خۆش بێ سپاس بۆ ڕێبوار محەممەد ساڵح پسپۆری یاسایی و مامۆستای زانکۆ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.